دکتۆری جەمال عیفان کردوونی بە کوردی لەلایەن چەند وەرگێڕێکی بەڕێزەوە. بەڕێزان چینە لای سەرپەرشتیاری پرۆژەکە بەڕێز کاک هەرێم عوسمان با لەسەر پرۆژەکە و لەسەر کتێبە وەرگێڕراوەکان قسە بکات. داوا لە بەڕێزی دەکەم بفەرمێت. باش خێر لەسەر چاو خۆشحاڵم کە ئەم پاژنیوەڕۆیە کە کۆبووینەتەوە لەگەڵ بەشێک لە وەرگێڕەکان و لێوەی ئامادەبووش کە هەندێکتان لە دەرەوەی شار یاخود لە شارێکی تر هاتوون ماگربووتان پێڵەم سپاستان دەکەم کە ئامادەن. دیارە وەکتان یاخان ئاماژەی پێیە ئەم زنجیرەیە کە زنجیرەی کتێبەکانی ئۆکسفۆردا هەمە بوارە لە هەموو بوارەکان هەر دەستگاکە کەسی سپۆڕی هەڵبژاردووە بۆ ئەوەی کە کتێبێک لەبارەی یەکێک لە بوارەکان و بنووسێت و هەندێک جار بەپی کەسایەتیەکانە بۆ منە هەر فەیلسوفێک و لەلایەن سپۆڕێکەوە کتێبێکی پێنووسراوە لەسەر ئەو فەیلسوفە یان لەسەر تیۆرێکی دیاریکراوە لەسەر ڕێبازێک لە ڕێبازەکان. ئەم کتێبانە زۆرن، زۆر فراوانن، زیاتر لە 700 کتێبن. دەستگای جەمال عیفان کە بە سەرپەرشتی هاڵەسوڵ لە ڕێی ئابووریەوە سپۆنسەری ئەکرێت. سەرەتا منی ڕاستپار کە سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە فرمە هەستۆ و وەرگێڕەکانیش کە بەشێکیان لێرە ئامادەن خۆشبەختانە دەستمان نایە کارەکەەوە. هەوڵەکەی من لە ڕاستیە زیاتر بوو لەوەی کە ئێستا ئەمەوێت یان تا ئێستا جێبەجێ کراوە. بەشێکی بەڕاستی مەبەستی من ئەوە بوو کە بتوانم جۆرێک لە یەکێتی لە ئیشەکەیان پێک بێنم لە ڕێی ئیشکردنی زمانەوانی و زاراوەسازی و ڕێنووس و هەتا دوایی. بەڵام لە ڕاستیە تا ئێستا ئەمە جێبەجێ نەکراوە. بەشێکشی کە جێبەجێ نەکراوە پەیوەندی هەیە بۆ فرە بۆچووری و فرن شێوازی نووسینەی کە لەلایەن وەرگێڕەکانەوە ڕەچاو ئەکرێت و منیش بۆ ئەو سەربەستی کە هەیە تا ئێستا لە چاپکردنی کتێبە لەلایەن دەستگاکانەوە لە ڕاستیە منیش ئەو سەربەستیم گەڕاندۆتەوە بۆ وەرگێڕەکان بە مەرجێک کە هەڵەی تێ نەکرێت. یعنی ئەوەم ڕەچاو کردووە کە هەڵە دەرنەچێت، بەڵام لە کتێبێکا بۆ منە ڕێنووسێک کە یەکگرتوو بێت، زمانێکی یەکگرتوو بێت، تا ئەو شوێنەی کە هەڵە نەبوو بێت من ڕەچاوی ئەوم کردووە کە وەرگێڕەکان سەربەستی خۆیان وەربگرن. بەڵام مەبەستەکەی من لەم ئیشە بەڕاستی زیاتر کۆکردنەوە بوو بۆ ئاقارەی کە بتوانین بۆ نمونە لە زانستە مرۆڤایەتیەکانە کە کۆمەڵێک چەند زاراوە دووبارە ئەبنەوە لەناو کتێبەکانە بتوانین لانیکەم ئەوانەی یەک بخەین بۆ ئەوەی کە بتوانین ئایندەیەک دروستکەین لانیکەم لەم سەرەتایەوە کە ئێمە دەستمان پێ کردووە لە کتێبخانەی کوردیە زمانەکە شێوازی زاراوە چەمکەکان یەک بخرێ. بەڵام بەڕاستی وەگوتم ئەمە تا ئێستا نەکراوە و من بەڕاستی ئومێدەوارم کە ئەگەر بکرێت ئەمە جێبەجێ بکەین لە ئایندەیە شتێکی زۆر باشە بێت. و خاڵێک تر کە زۆر گرنگە لەم پرۆژەیە کۆبوونەوەی کۆمەڵێک وەرگێڕی زۆرە لە ناوی دەرەوەی وڵات لە بەشەکانی تری کوردستان لەم پرۆژەیە بەشدارن کە زیاتر لە 20 وەرگێڕن. ئەمڕۆ بەشێکیان لێرە ئامادەن بۆ بەشێک تریشان بە سپاس و پێزانینەوە کە یادیانەکەینەوە لە دەرەوەی وڵاتن یان لە شارەکانی تری کوردستانن بۆیان نەکراوە بێت. سپاسیان دەکەم کە تا ئێستا بەشدار بوون لەگەڵمانە و ئەم پرۆژەیە تا ئێستاش بەردەوامە. تا ئێستا 59 کتێبی لێ چاپ کراوە وەک چاپکردن و بەردەوامیشە لە با بڵێن پرۆسەی وەرگێڕان هەر بەردەوامە لەگەڵ وەرگێڕەکانە. هیوادارم کە بۆ ساڵانی ئایندە بکرێت ئەم پرۆژەیە نەوەستێنرێ بەڕاستی وەکو چۆن زۆرێک لە پرۆژەی سەحافی کوردی لە نیوەیە ئەوەستێ من تەمەناکەم کە نەوەستێت لەبەرەوەی بەڕاستی پرۆژەیەکە زۆر خزمەت ئەکات. من کە سەرپەرشتیاری بە ناچاری هەمووی بکردوێتەوە بەس کە ئەڵێم ناچاری لە ڕاستیە خۆشبەختێکی گەورەیە کە ئەو کتێبانە بکردێتەوە. هەندێک بواری تیا هیچ پسپۆڕی من نییە
بەڵام لە ڕاستیە چێژێکی هێژگار بێ ئەندازەم لەو کتێبانە وەرگتووە لەبەرەوەی ئۆکسفۆرد هەر بە مەبەستەوە ئەو نووسەرانەی دیاری کردووە لە ڕاستیە شێوازی نووسینەکەشی پێوتون کە چۆن بێت بۆ نمونە سپۆڕێکی بواری پزیشکی کە لەبارەی خوێنەوە ئەنووسێت بەر لە هەموو شتێکیمان لەبارەی ئەدەبیاتی خوێنەوە پێڵێ لەبارەی ئەدەبیاتی ڕەنگی سوورەوە پێڵێ بۆیە جۆرێک لە هۆشیاری گشتی لە ناو کتێبەکانە هەیە کە ئەو کەسانە ئەینووسن تەڕوویبارە و زۆریش زمانێکی ئاسان نەک ئەوەی کە کتێبەکە سادە بکاتەوە بەڵکو بۆ قۆڵی خۆیەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان بۆ تێگەیشتن ئاسان بێت ڕەچاو کراوە لە نووسینی سەرجەمی کتێبەکانە کە تا ئێستا من تێبینی کردووە و لە هەمووشی گرنگترەوەی لە سەرجەمی کتێبەکانە ئەو نووسەرانە ڕاستێنن کە تازەترین تیۆریا میتۆد یاخود زانیاری لەبارەی ئەو کتێبەی کە ئەنووسێت ئەبێ بخەنە ڕوو هەتا بۆ نمونە کتێبێکی 2007 نووسراوە داکای 2007 بەکارهێناوە کە ئەمەش زیندوێتی ئەبەخشێ بە هەم کتێبەکە هەم بە خودی پرۆژەکە خاڵێکی تر لە ڕووی هونەریەوە کە کەمترین کتێبی تایە وێنەی تیا بەکار نەهات بێت وێنەی تیادانراوە کە ئەمە ژارێکی تر هەم بۆ خوێنەر نەفەسێکە لە کاتی خوێندنەوەیە کە وێنەکانی جارێک تر ببنەوە بە زانیاری یاخودداکە بۆیە بەگشتی کتێبەکان کتێبی باش و چاکن و من پێشنیارەکەم بەڕاستی کە لە زانکۆکانە لە قوتابخانەکانە لە کتێبخانەکانی خوێنەرەکانە ئەم کتێبانە بە پێی ئارەزوو ویستی خوێندکارەکان یان خوێنەرەکان ئامادەی هەبێت کە بەڕاستی کتێبی چاکن بۆیە هیوادارم ئەم پرۆژەیە بەردەوام بێت و وەرگێڕەکانیش دووبارە بەسپاسەوە کە تا ئێستا لەگەڵمانە بەردەوامن هیوادارم بە هەموو بتوانێت خزمەتێک بە کتێبخانەی کوردی و ڕۆژی ڕۆشنبیری کوردی بکەین دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان و خۆشحاڵ بووم. دەست خۆش بۆ کارکەرێ عوسمان سەرپەرشتیاری زنجیرە کتێبی بەناوبانگی ئۆکسفۆرد بەڕێزان لەو وەرگێڕە بەڕێزانی کە ئێستا ئامادە نێرەوە تیانێ دەکەم بە کورتی لەسەر کتێبەکە و چۆنەتی وەرگێڕان و هەرڕوونکردنەوەیەکیان خۆشەوەی لەسەر کتێبەکە ئاماژەی پێ بدەن ئەو بەڕێزانی کە لێرەدا ئامادەن مامۆستا ئاواد ئەحمەد سوڵتان کە چەند کتێبێکی لە ئۆکسفۆرد وەرگێڕاوە لەوانە ئەرستۆ ئەفلااتۆن فەلسەفا چەند کتێبێکی تریشە دەوای لە بەڕێزی دەکەم بفەرمێت لەسەر کارەکەی ڕوونکردنەوە. من بیرم کردەوە کە لەسەر گرنگی پرۆژەکە قسە بکەم بەڵام سێرەکەم هەمووی لێرە پسپۆڕەکان خۆیان لێرەن و لە من باشتری شارەزای ئەم مەسەلەیە هەن هەروەها مامۆستاهەرێمیش زۆر شتی باس کرد کە شتێکی ئۆتۆنێمەوە لەو گەڕەی من کەواتە باسی ئەزمموی خۆمەکەم لەگەڵ ئەم پرۆژەیە ئەمە بەڕاستی بەنسبەت خۆمەوە پرۆژەیەکی زۆر خۆشە من هەز بە کارلانیەکەم لە ناو پرۆژەکەیە دەبێکم نەم خەونەم هەیە کە ئەم کتێبانە بکرێن بە کوردی بەر لەوەی ئەم پرۆژەیە دەست پێ بکە بە 8 ساڵ من دوودانە لەم کتێبانەم کردووە بە کوردی و بڵاوم کردوونەتەوە و لە کاتێکا کە لەسەر ئینتەرنێت دەست ناکەوتن من زۆر داوام لە هاوڕێیانم لە دۆستانی خۆمە کرد کە دێنەوە لەو زنجیرەی هەرچێشیان بەردەزەکەوێ و لەو بوارەیە کە منیشی پیاکەم بۆم بێنن زۆرێک لەو کتێبانەی کە پەیوەندیان بە بواری ئیشکردنیەوە هەیە لە کۆی زنجیرەکە خوێندوونەوە ئەم کتێبانە بەڕاستی کتێبخانەیەک دروست دەکەن کە ئیتر خوێنەر وەروەها پرۆژەی کوردیش تا ڕادەیەکی زۆر دڵڕەحەت دەبێت لەوەی کەس کەسچاوە لە بەردەستیانی بەڵام با من باسی پەیوەندی خۆم و هەرێم بکەم لەم پرۆژەیە لەم وەرگێڕانانەیە کە من ئێستا خەریکی هەم و تا ئێستا وا بزانم نزیکەی 11 دانەم تەواو کردووە زۆر بە ئاسانی و زۆر بە خۆشی ئیشە پاشە دەپێشەوە من متمانەیەکی زۆر تەواوم بە هەرێم هەیە بەردەوام لە شوێنەکانی تر لە پرۆژەکانی تر لەگەڵ
هەڵەبڕ و ئەو کەسانی پێداچوونەوە کەن و لە سەری لایەنی زمانوانی سەیرەکەن بەردەوام تووشی کێشە هەبوو چونکە من ئەو زۆرێک لەو شتانم بەدڵنا ئەبوو کاوانیان کرد بەڵام لەگەڵ هەرێمان لە ئەنجامی یەک دوو ئیشی سەرەتایە گەیشتنەتە شوێنێک کە ئێستا من متمانەی تەواوم بە ئیشکردنی ئەو هەیە بۆیە کاتێک کە لە کتێبەکانە ئیشەکەم زۆر مشکلی ئەوم نییە کە ئایا ئەمە هەڵەیان نا چونکە ئەزانم لە پشتی منەوە یەشێک بۆ ساڵ زۆر بەوردی ئەیخوێنێتەوە بۆیە کتێبەکان بە خێرایی ئامادابن و تەنها لەو شوێنانەشە من ئیشەکەم کە خۆم یانە تاڕادەی بڵم بواری پسپۆڕی ناگەرچێمە قسەیەکی تۆزێک گەورەترە لە ئاستی من کتێبی تر لە بوارەکانی ترا داوایان کردووە هەمیشە داوای لێبوردنم کردووە ئەم پرۆژەیە بەنسبەت بنەوە جۆرێکە لە چێژوەرگرتن ئەو جۆرێکە لە بەسەربردنی کات بەڵام بە شێوەیەکی سوودمان هەم سوودی بۆ خۆم و هەم سوودیش بۆ ئێوە هەگەڕێنەوە من زۆر پێم خۆشە بێ ئەم پرۆژەیە بەردەوام ببێ و هەتا ئەو شوێنەی من توانام هەبێ و پرۆژەکە بەردەوام بێ منیش لەگەڵی ها بەردەوام بم سپاس بێ دەستی خۆش مەڵسەیە مەجووی سەرکەوتن تەمەندرێژی ماندوونەوی بۆ کارە باشەکانت ئەنۆسا غازی محەممەدێکی کتێب لە وەرگێرە بە ڕێزانەی کە لەم زنجیرەیەدا بەشدارە و چەند کتێبێکی بۆ تەرجەمە کردووی لەوانە مێژووی پزیشکی لەگەڵ ئەخلاق پزیشکی ئەگەر هەڵە نەبوو کتێبی کەشی تیابێت فەرق ماڵسەیە سڵاتان لێبێت ئەو دوو کتێبەی کە من لە ئۆکسفۆردا وەرم گەڕاوە مێژووی پزیشکی و ئەخلاق پزیشکی دیارە ئەم دوو اختصاسە بۆ خۆی اختصاسێکی تایبەتە چونکە لە بواری پزیشکیشدا کەم باس کراوە ئۆکسفۆردیش بۆ خۆی بڵێن ئۆکسفۆرد خۆی جێگەی سقەیە ئەوەی کە شتەکانی ئۆکسفۆرد دەخوێنێتەوە هەر خۆیان مرتاح بێت منش هەکە ئەم دوو کتێبەم هەڵبژار هەکە تەماشام کرد لە پێشەکێکەوە خۆم دەرکەوت کە شتێکی زۆر تایبەتە کە دەمێت ئێمە تینۆی ئەم جۆرە زانستی پزیشکی سەرچاوی زۆر کەمە لەبەرەوە من حەزم کرد بەردەوام بم لەگەڵ کاکەرێمە و پەیوەندی پێوە کرد و ئەو دوانە هەڵبژار شتێکیشم هەڵبژار بوو حەزمە کرد لەبەرەوەی من خۆم کارمەندی تەندروستیم و لەو وایە ئیشەکەم بۆ 38 ساڵ خزمەت بمەدە جیاوازەیەکی زۆرەکەم لە نێوان کاری پزیشکی لە ئێستادا و لە مێژوودا و لە قۆناغەکانی کە مێژووی پزیشکی پێ تێپەڕ دیارە کاکەرێمیش زۆر پێخۆش بوو بەڵام حەزمە کرد ئەوانەی تری شار من ناوەرم بکێڕایە لەوانەی تر زۆر کەم بوونەوانەیەکە بەتایبەتی مێژووی پزیشکی و ئەخلاقی پزیشکی من هەڵبژار زۆر بەدەڵ مێژووی پزیشکی ئەوەی کە ئەمێ قسەی لەسەر مێژووی پزیشکی ئەویش خۆی لە پێنج بەشە دێنێتەوە یەکەمیان بڵێن نەخۆشی سەرجێکە بڵێن سەرچاوی نەخۆشی کتێبخانە یان کتێبخانە اینجا کۆمەڵگەرە اینجا تاقیگەرە این گۆرانێ باسی کردووە لەگەڵ زانستی سەردەما یانێ بڵێن لەگەڵ تەکنۆلۆژیا و پزیشکی نوێدا ئەمە کتێبانەیە ینی کە تەماشا ئەەکەی بواری پزیشکی ڕەت نییە تەنها بە پشتی پزیشکیەوە ئەوەنەی ئەو اختصاسێکەوە هەیە پزیشکی سێرەکەی تێکەڵەیەکە لە ئاین تێکەڵەیەکە لە سیحەت تێکەڵەیەکە لە جادوو تێکەڵەیەکە تەنانەت لە فەلسەفەش خۆی یەکێ لەوانەی کە پێیانەوت ئەفلاتونی حەکیم یعنی ئەفلاتونی حەکیم خۆی بۆ خۆی کەسێک بوو کە پەیوەندی لەگەڵ طوبە یان بەعکسەوە کەسێک لە بواری پزیشکیا پەیوەندی لەگەڵ فەلسەفەیە هەبوو ئەمانە وای کرد تێکەڵەیەک دروست بێت بۆیە مێژووی بەشەرێت خۆی هەزاری گریک و یۆنانەکانە لەم بوارشە ئەبینین بواری تۆپی هەر یۆنان لێوە دەست پێشتەری کردووە ئەوەی کە ئەوترێت کە لە کاتی بێزەنتینەکانە کە بواری پزیشکی کە کەلیسا یان بڵێن سیاسەتی ئەوروپی ڕێگە نادایان دەستنووسەکانە سوتێنێ ئەوانەی لە کتێبخانەکانە لە بواری پزیشکیە ئەسوتێنرێن جارێکی تر دێتەوە بێزەنتنی و قوستەنتەری
پرۆژەکە بۆەوەی خەڵک بتوانێت دکتۆرەکان بتوانن کەحانێ لەو لاشانە بەرن و تەشریحی بکەن و لە ڕێگەی ئەو تەشریحانەوەکەوە ئەنجامی ئەدەن لە زانستی پزیشکی پێشەکە. اینجا دوای تاقیکە دێت و دوای تەکنۆلۆژیا دێت و دوای بواری پزیشکی و دەرمانسازی و بڵێن تۆپی بەدیل و ئەمانە ئەنووسریانەوە جارێکی ترگەشێک پێدرێت و زانستی پزیشکی بۆ شێوەیە زێر هەڕۆ. ئەوەی کە خیانەتی لێ نەکراوە زانستی پزیشکی بڵێن لەو کاتەیە وەکو زانست ناسراوە. زانستی پزیشکی بەرخزمەتی ئینسانیەتی کردووە. ئەگەر بێتم من هەڵوێست تێ بکەم لەگەڵ ئێستا بەراورد تێ بکەم لەگەڵ زانستی پزیشکی و پرسیارێ لە خۆمان بکەین ئایا زانستی پزیشکی ئەوەیە کەوا لە مێژووی پزیشکی دەرناوێتوە ئەگەر بەراورد تێ بکەم لەگەڵ ئەو تەلارانەیە کە ئەمڕۆ چنە ئاسمانە و گوایە نەخۆشی بن بەڕەکەم نەخێر نەخۆشی زیادە. ئەمە پرۆژەیەکە ئێستا کە هەیە پرۆژەیەکە بۆ دروستکردنە بۆ بەرهێنانە بۆ دنیای سەرمایەداریە بۆی بتوانێت جارێکی ترەوە بەرهێنان بکە لە ڕێگەی بواری پزیشکی و نەخۆشخستنی خەڵکەوە بەعەمدن. ئەوانەی کەوا ئێستا ئەیبینین نەخۆشخستنی خەڵک ناو نەخۆشخستنی خەڵک لە پێناوە بەرهێنان و سەرمایەداری ئەمەیە. لەبەرەوەی هیچ ئومێدێکم نەماوە ئەو بۆ شێوەی کەوا بواری پزیشکی بتوانێت خزمەتی ئینسانیەت بکات. نازانم قسەم زۆرە بەڵامی تر بوار نەبێت بتوانم شتەکانی بکەم لێرە کۆتەکە پێێن و ئەمروز پێش زۆر سپاس مامۆستاگان تاوان درێژ بیت و هەر سەرکەوتووی. مامۆستا عەبدولخالق یەعقوبیش چەند کتێبێکی زنجیرە ئۆکسفۆردی کردووە بە کوردی با بەڕێزیشی بفەرمێت. رئيس الإسلام يبقى ملاك سؤال بخير بين أول راسي بيت سؤال بأختي قصيرة كانوا بكرتي سرتابا سباسي كتابة كم دزجايب كم كبروجيك زور استراتيجي سنة وبواري روشن بيري كوديوا سباسي كات مع مستهلين مشاركة كسفرشيالي أو بروجيا أول راسي بيت يكيك لقريفتك ولكاني كاي روشن بيري أنا أو بوكا إما وجير زور جار خمان دبويا بحظي خمان كتابك مع وجار دايا وتنزل مع دبويا بلان لم بروجي دا كاركبو شوية كتابك كمان كجنيا دا كبيو إما ديك أمن لو بابين أزموني سيكتلي كورم جراوة تستازماني كردي أوي تريدوتن واتايجيان أولين أوي تناتان كالر رقمي أدبي وأوي ماسكيسون زانست الدين دو دانا واني زود جرينجي كده دبينم وانيك بو كساني كده فهمنوا وانيك بو كساني كده مسلم بو كساني كده فهمنوا أم بروجيا براستي إما وكو خينات في ودك هكا ورد خينينوا يعني أو شيء كبداخل خينات يكون زور زار بأساني باز بسر وسطكان دا باز بسر مفاهيم مكان دا وكل راني هنا وبويكا فلين إذا كان كلوز ريدينج كات خلنوي يقول كات وهر أول شيء زور جار خلنوي لداي إما زيادة بيت خلندن هالبيت خلنوي بواتي سفينة جوكا تو بدوي مدلوجة كان دا بجاري مدلوجة هو جيهاني كي تازة كشف كيوا طبعا وراني بلناخي فضل درسكي أو بروجي براستي من كجنيار دكم كا بتايبتي جنجان بردوام بيخنوا چونکە فێری ئەوە دەبین کە وردبینانە سەرنجی بابەتەکان بدەن و بە مەفهومی تازە معنای تازە بکەن بۆ نمونە واتای ژیانی کە ڕێگەوتن دڵنیان کە ئەگەر هەر کەسێک بخوێنێتەوە پێویست ناکات بێتە سەر قەناعەتی کە ڕێگەوتن بۆی کە چۆن بڕوانێت لە واتای ژیان بەڵام زۆر شتی تازەی لەدا کەڵەکە دەبێت و کەلکەڵەی تازەی دەبێتە ئاراوە بۆی کە بە شێوەیەکی تازە لە ژیان بڕوانێت وانەیەکی تر کە من لەو پرۆژەیەدا بینیم ئەو شتە بوو کە دەتوانین ئێمەی مانان یا هەر کەسێک کە دەستی قەڵەمی هەیە لێی فێر بێت ئەوەیە کە من ڕێسایەکە لای خۆم دامناوە ناو ڕێسای ڕسک
يعني ڕستەی سادەی کورد پوخت بنووسە تا دەتوانی سادە بنووسە کورد بنووسە ئەو شتەیە کە ئێمە لەو پرۆژەیەدا فێری دەبین بەڕاستی کتێبەکان خۆیان بە ئەو پەڕی چڕوپڕی نووسراون بەڵام کەمترین بۆشایی تێدایە یعنی تۆ دەتوانی لە ئەو 150 بۆ 200 لاپەڕەی کە دەیخوێنیتەوە دنیایەک بابەتی باش وەربگری و لەو ڕێگایەوە ئێمەی نووسەر بە تایبەتی ئێمەی نووسەری کورد یەکێک لە پەتا گەورەکانمان درێژدا دەڕیا وەک ئینگلیزەکان پێدان ڕێدان دەوستی شتی زیادە زۆر داخلی نووسینەکانمان و لێی فێربی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بەڕاستی ئەمە مەمنونی کتێبی ئینگلیزی بەگشتی و ئەو پرۆژەیەش بە تایبەتین کە بە نەفەسی ئەو شتێکە پێدانی نەفەسی درێژ کە دوازار جۆرێک پەردەپۆشی درێژدا بەبێ نەنووسین بەڵکو کوفت و پاراو یا بە کوردێکی خۆمان چڕ و پڕ بنووسین ئەو پرۆژەیە بەڕاستی ئەو دوانە گرنگی تێدا بوو و من دڵنیاشم کە دەتوانێت گۆڕانی گەورە لە ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی خوێنەرانی کورد دروست بکات نەکەن لەبەر ئەوەی کە با بڵێن سەرچاوەکەی معریفەیەکی بیانی ڕۆژاواییە بەڵکو بۆی ئەوەی کە کەسانی زۆر پسپۆر کە وردبین بوون نووسیویانە و یەک خاڵی کەش ئیزافە بکەم کە ئەمە هەم بۆ خوێنەران دەستکەوتە هەم بۆ نووسەران ئەوەیە کە کتێبەکان چێژ بەخشن یعنی تۆ لە خوێندنەوەیان ماندوو نابیت بۆ نمونە لە زۆربەی کتێبەکاندا وێنە هەیە تۆ دەتوانیت چاو لە وێنەکان بکەیت هەم شتێکی زیادە لە شتێکی نووسراوە فێری بی و هەمیش زۆرێک شوو بدەیت لە نێو کتێبەکەدا بۆ نمونە لە نێو کتێبەکەی جۆناتان کالەردا یەک دوو وێنەی تێدایە کتێبەکە لە ئەو پەڕی جددیت نووسراوە بەڵام وێنەکە وەکو پشوویەک وایە وەکو با بڵێن بڕێکێک وایە بێکتانێک وایە مثلا لە جێگایەک وێنەیەک دەڵێ جەنابەت تیۆریستی زۆر باشە پێم وابوو تیۆریستی یعنی تیۆریست و تیرۆریست گەنەی پێکردووە بۆ شتەیە کە خۆی ئیشی تیۆری ئەوەندە خەتەرە جاری وایە تا ئاستی تیرۆریست بوون دەچێتە پێشێ یا بۆ نمونە لە جێگایەک کەسێک دانیشتووە لە کەنار دەریایە کتێبێکی بەدەستاوێت دیارە کتێب دۆستۆیڤسکیە پۆلیسێک دێت بە گاڵتە یا بە نیوە گاڵتە پێی دەڵێ بەڕێز بۆ کاتی پشودان خوێندنەوەی کتێبەکانی دۆستۆیڤسکی زۆر باش نییە بۆ خۆتان دەزانن کە کتێبەکانی دۆستۆیڤسکی هەموو ئیشی دەرونی و شێتی و تاوان و سزاوانەیە مەبەست ئەوەیە کە ئەو کتێبانە تەنها باری ڕۆشنبیریان تێدا نییە بەڵکو باری فێرکاریشی تێدایە و من جارێکی دیکە سپاسی دەستگای جەماعەتەکان سپاسی سپۆنسەری سەرەکی جەنابی کاردۆکتەها و سپاسی مامۆستا هەرێم و سپاسی وەرگێڕەکانی پێش دەکەم و بە تایبەتی ترش دەبێت سپاس هەموو خوێنەرانەکەم کە ئەو کتێبانە دەخوێنەوە زۆر سپاس دەست خۆشناوەسەکان هەرسەر خۆشتەوە درێژ بێت یەکی تر لەوە ڕێزانی کاری لەم زنجیرەیەدا کردووەمەوە سەر کەمێک خەرەباقی کە تێبی زمانەوانی هەست سەحری وەرگێڕاوەتە زمانی کوردی با بفەرمێت تێبی خارەکەی پێشکەشکار شموش سپاس بۆ ئێوە کە دیار ئەمما باوێنێکی جوانی پایتەختی ڕۆشنبیری وێرەی پایتەختی ڕۆشنبیری زۆر تاقەتی تێبینەوە ئەم کتێبە کە ئێستا بڵاو دەتوە لەم بۆ ناعلانەکەێک ناوی کتێبی زمانەوانی من بە ئینگلیزیەوە تەرجەمە کردووە ئەو برادەرانی پێش و باسی اختصاسیان کە منیشەوە اختصاسی خۆمە سپۆری لە زمانی ئینگلیزیە هەیە تۆزێک حەزم لە تەرجەمەیە لەڕووی سپاسکردن لەگە سپاسی دەستگای جەماعەتەکان کە قسەکاریان هەروەها کاکسیوان حەمەد سەعید ئەمانە جگە لەو کتێبانەی من کە لە ئێستا لەناو پرۆژەی ئۆکسفۆردەکەی بڵاو بوونەوە جگە لەوانە من چوار کتێبی کەمە لەم دەستگای بڵاو بێتەوە ئەم کتێبە ئەخیریان ناوی کتێبی زمانەوانیە زیاتر کتێبێکی ئەکادیمی اختصاسیە لە بواری زمان پێچوونەوەیەکی ئەو تیۆرانەیە کە لە بواری زمانە هەندی زمان چۆنی شەکە پەیوەندی نێوانی زمان و کۆمەڵ گەردەی کۆمەڵ لەو زمان کۆمەڵێک ناو هەن لە باسی زمانە ناکرێ ئاماژیان پێ نەدرێ وەکو نۆم چۆڵسکی تەمەنێکی درێژی هەیە داستکارێکی مەسەلەکانی زمانە و کۆمەڵێک تیۆری بەناوبانگی هەیە لە کارەکانی زمان هەروەها هێربەت سپێنسەر ئەویش دیسان لەو مەجالا کەسێکە جێ پەنجە و جێ دەستی دیارە
ئەو کتێبێک کە ئەمجارە تەرجەمەکراوە وتم کتێبێکی ئەکادیمیە زیاتر باسی ئەو مەجالانەیە کاکەریان بدا کاتی پێشکەشکردنی پرۆژەکانی تاوان دەستخۆشی لێکە من بە پێشنیاری کاردکتۆر هەریان چوونە ئەو پرۆژەوە ئیشتیاکەم ئەو باسێکی مەسەلەی زمانی کرد لە کتێب و نووسین و جێڕان و ئەوانە جەنابتان نەزانن ئەو جیلانەی ئێمەوی پێش ئێمەش کە ئەمان خوێندەوە جاران و شێدای کتێب و خوێنەوەوانە بووین زۆر باسی مەسەلەی زمانی یەکگرتوو بۆ زمانی کوردی ئەکرا ئەو قسانە بەڕای من هیچ سەردەمێکە کە کورد تەواوی کەیان و بوونی لەژێر هەڕەشا بوو وەکو نەتەوە هەڕەشەی توانەوەی لەسەر بوو لەبەرەوە ئەوە خەونێکی کوردی بوو پێی وا بوو کە ئەگەر پارێزگاری لە زمانەکەی کا وەکو فیگەرێک وەکو بانتاییەک بۆ پارێزگاری لە ناسنامەکەی خۆی ئەبێ بە پاڵپشتێکی باش بووی بەڵام من وازانم ئێستا ئەو سەردەمەی ئەو خەونەمان بەسەر چوو کە بیر لەەوە بکەینەوە کە زمانێکی یەکگرتوو بۆ کوردێکی یەکگرتوو هەبێ ئێستا وا ئیش ناکەین ئێستا سلێمانی زمانێکی هەیە هەولێر زمانێکی هەیە تا ئێستا هەمومان وا سەیری هەورامیمانەکرد کە شێوەزارێ بێ لە زمانی کوردی بەڵام ئێستا لە ناو زمانی هەورامیشا ئەوانش ئاراستەیەکە لە نەخێر هەورامی زمانی کوردی نیە بەڵکو زمانێکی سەربەخۆیە لە تەنیشتی زمانی کوردی و ئیشەکە لەبەرەوە ڕەنگە ئەو هیوایەتە ئەو بۆ چوونەمان ئەو سەردەم ئەو گەرم و گوڕەی جارانی نەماوێت کە زمانێکی یەکگرتووی کوردی هەیە ئێستا چەند زمانێکی کوردی هەیە وەک ئەوەی ئەمە چۆن بۆ کوردی ڕاستە بۆ ئینگلیزیش ڕاستە برادران ئەوانەی کە تەماس و پەیوەندیشان لەگەڵ زمانی ئینگلیزی هەبێ بە باشی ئەوە ئەزانە کە جاران ئەوکرا English languages ساڵێ there are English languages بە مانای چی ئینگلیزیەکەی بریتانیا ئینگلیزیەکەی ئەمریکیەکە ئەم دوانە زۆر لێکۆ نزیکن ئینگلیزیەکەی ئوسترالیا ئینگلیزیەکەی فلیپینە دانەیە هەیە لە هیندستان قسەی پێکرێتانی بەهارات و بۆن و تیژی و سپایسی ئەوانەی زۆری تیا لەبەر ئەوە بە تەسەوری من ئەمە هین نییە ئەمە کێشەیەک نییە بۆ زمان کە یەک زمان یەکگرتوو هەیە یان نییە کوردی شواز لەو خەونە بێنێ ئەو قسمەتێک بۆ نمونە قورئان بە زمانی عەرەبی کردووە خزمەتێکی بێوێنێ ئیشێکی بۆ کردووە هەتا ئەدمێنێتەوە و شانسی ئەوشی داوەتێ بەسەر زمانی نەتەوە مسڵمانەکانی تریشا زاڵ بێ بەس ئێمە لە کوردی ئەو کتێبەمان نییە یان نامانوێ هەمان بێ کتێبێکی ئەومان نییە کە ئیش لەسەر ناسنامێشی کوردی بکە لە ڕێگەی زمانی کوردیەوە من ناموێت لەو زیاتر کاتان بگرم ئەو کتێبە لە ئینگلیزیەوە تەرجەمەکرا و هیوادارم بەگەڵتان بێ زۆر سوپاس دەستە خۆش بێتەوەن دەریشتەوە مەسەگەن بەڕێز مامۆستا زالما عەلیش لەم پرۆژەیەدا بەشدارە و پێمانێ دوو کتێبە ڕۆمانتیزم و فێمینیزمی کوردی با بخەمێ لەسەر کاری پرۆژەکەی سڵاتان لەبێت بەخێر هاتنی هەموو لایەکەم زۆر سپاس بۆ دەستگای ڕۆشنبیری جەماعەتیشتان دکتۆر هەرێم کاکسیروان بەڕێز دکتۆر تەواوەسوو بەڕاستی ئەم پرۆژەیە بەلای منەوە وەکو بازدانێکی ڕۆشنبیری وەرە لە بایۆلۆژیا چۆن بازدانی جینی هەیە کە گۆڕانکاریەکی زۆر جوان و لەپڕ ئەهێنێتە ناو زیندەوەرەکانەوە ئەم پرۆژەی دەستگای ڕۆشنبیری جەماعەتیشتانیش وەکو بازدانێکی ڕۆشنبیری وەرە کاکەرێم وتی هیوادارم ئەم پرۆژەیە نەوەستێ من حەزەکەم پێ بڵێم ناوەستێ و لەلای خۆمە من هەڵەم پێیانەکە ناوەستێ گرنگی ئەم پرۆژەیە پێشێک چنە سەر کتێبەکانی خۆم کە تەرجەمە کردووە لەوەیە کە ئێمە لە بازاڕی کتێبی کوردیە زۆر کتێبمان هەیە زۆر کتێبی چاکیشمان هەیە هەم لەلایەن نووسرانی کوردەوە نووسراون هەم وەری ژێڕاون بۆ کوردی بەڵام ئینترۆداکشن نین پێشەکی نین بۆ ئەو بابەتە واتە کەسێک کە ئەچێتە بازاڕەوە ئەو کتێبە ئەکڕێت یەکسەر لە قوڵایی بابەتەکەوە دەسەکا بەخوێنەوە یعنی کە ئەو کتێبە ئەخوێنێتەوە زۆر شت هەیە کە ئەبێ لە باگراوندیا هەبوو بێ بەڵام نییە یەکسەر لە لوتکەی بابەتەکەوە دەسەکا بەخوێنەوە ئەم کتێبانەی کە ئۆکسفۆرد نووسیونی ئێمە وەریانە گیانەگەرە ناوکەی خۆی بۆیە نامراوە پێشەکێکی زۆر کورد کە من لە هەمان کاتە پێم وایە پێشەکێکی زۆر پوختیشە بۆ نمونەیەکی لەو کتێبانی من وەرمگێڕاوە فێمینیزمە باسی فێمینیزمە بۆکە لە سەدەی یەکەوە هەتاکو سەدەی 21 مێژوویەکی 2000 ساڵی فێمینیزمە بۆ باسەکە
بەچیان تێپەڕیوە و چەند تیۆری هەیە لەسەری و چەند مێتۆدی هەیە لەسەری و کەسایەتیەکانی کە لەلایەنی فێمینیزم و جێندەراشتیان نووسیوە واتە نەهاتووە یەکسەر لە 2020 رابوونە شتێکی بە ناوی فێمینیزمە و لەوەش گرنگتر پێو ناڵێ بە هەمومان فێمینیستی ئەڵێ ئەمە فکرەکەیە و دواتر بیرکردنەوە و قرارانەکە بۆ خۆت بەجێهێڵ لەبەرەوە گرنگی ئەم کتێبانە لەوەیە کە بۆ کەسێک ئەگەر هیچ زانیاریکیشی نەبێت لەسەر ئەو بابەتانە لە سفرەوە ئەتۆکچۆڵی دەستێکرێ و ئەیبا بەرە و خۆبوونەوەیەکی باش لە بابەتەکانە و دواتریش مەجالێکە هێڵێتەوە کە بە مێشکی خۆت بەدوابەچوونی خۆتری بۆکەیت ئەگەر بێمە سەر کتێبەکان من ئەم کتێبێکی ئێستا بڵاو بۆتەوە لەم ڕۆژانەیە گەیشتۆتەوە لە کتێبی ڕۆمانتیسیزمە باسی سەردەمی ڕۆمانسیەکە یاڵی کە پێوترێ عەسرە ڕۆمانسی لە ئەدەبیاتی ئەوروپیە بە تایبەتی ئینگلیزی کە نزیکی 150 ساڵە لە ڕۆمان و بە تایبەتی شێعر و تابلۆ و زۆر کاری ژانڕەی ئەدەبی تر گرنگی ڕۆمانتیسیزم لەوەیە بەلایەوە بۆیە هەڵەبژە سەردەمێکی ئەدەبیە کە ئەکەوێتە نێوان دوو سەردەمی زۆر گرنگەوە لە مێژووی مرۆڤایەتی و ئەدەبیاتە سەردەمی پێش خۆی کە سەردەمی ڕۆشنگەری و عەقلانیەتە کە ئیتر فەیلسوفەکان وردە وردە ڕەواجیانەیە بە عەقڵ و هۆشیاری و ژیری ئەوانە کە ئیتر وای لێ هاتبوو لە ئەخیرەکان وردە وردە لە هەست دەرەچوو ڕۆمانتیسیزم کاردانەوەی بوو بۆ ئەو سەردەمە سەردەمی ڕۆشنگەری و سەردەمی عەقلانیە کە پێی وابوو هەستیش و هەست و سۆزیش هێندەی عەقڵ و عەقلانیەت گرنگیان هەیە هەر لەبەرەوە شەریکێک لەو پەیامانەی کە لە کتێبەکە ئەتوانی ئستینتاجەکەی ئەوەیە کە ئەڵێ ئەبێ هەست و سۆزیش کە مرۆڤ هەیەتی بە شێوەیەکی عەقڵی بەکاربهێنرێت واتە تێکەڵەیە کە لە ڕاشناڵەتی و ئێمۆشن نەک تەنها ئێمۆشن یان نەک تەنها عەقڵ لەبەرەوە کاردانەوەی بوو بۆ ئەم سەردەمی ڕۆشنگەری بەڵام دوای خۆشی سەردەمی بوونگەرایی و ئێگزیستەنشەڵیزم هات کە ئیتر پاڵێکی توندینە بە هەست و سۆزی مرۆڤایەتی و نەتەواتی و هەموو شتێکەوە و بە تایبەتی بەهۆی ئەو دوو جەنگە جیهانی قورسەی کە ڕوویان لە سەدەی 20 مرۆڤ گەیشتە ئەو حاڵەتی کە دەرکەوت بووی کە هەست و سۆزیش هێندە ڕاست نەبوو کە تەسەوورمان نەکرد لەبەرەوەی دەلای زۆرێک لە بیرمەندەکانی ئێستا و لەو کتێبەشە ئاماژەی پێدراوە سەردەمی ڕۆمانسی بە هیتلەر کۆتایی هات چونکە یەکێک لەو شتانی کە زۆر سەری هەڵدا لە سەردەمی ڕۆمانسیەکە نەتەوە پەرستی بوو ناشناڵیزم بوو یا خۆشەویستیی قوڵ بۆ نەتەوەکان ئینگلیزەکان لەلایەخوانەوە دەستیان کردەوە بە پێناسەکردنەوەی ئینگلیز بوون ئەڵمانیەکان لەلای خۆیانەوە کە خەریکی دروستکردنی هەستێکی نوێ و تازەی نەتەوەیەتی بوون دەستیان کرد بەوەی کە ئەڵمانی بوون سەپێنن بەسەر خۆیان و بەسەر خەڵکیشە لەبەرەوە سەیرێکی ڕۆمانتیسیزم ئەکەوێتە نێوان دوو سەردەمەوە کە هەردووکیان لەلای خۆیانەوە لەگەڵ ڕۆمانتیسیزمە زۆر زۆریان فەرق بەڵام سەیرێکی ئەم سەردەمە ڕۆمانسیە زۆر بەتوندی هەتا ئێستا ژماوە و خۆی پێداگرتووە لەگەڵ ئەوەی کە پێناسەیەکی زۆر قوڵ و وردەکا بۆ وشەی ڕۆمانسی من لە پێشەکەی خۆمان نووسیوە کە کاتێک ئەڵێن کەسێک ڕۆمانسیە ئێمە کاڵین فڵان کەس ڕۆمانسیە تۆزە تێگەنینێکمانێت یا کاڵین قسەیەک ڕۆمانسیە تۆزە سەیرە بەلامانەوە ئەگەر کەسێک ڕۆمانسی بێت ئەم وشەی ڕۆمانسیە لە چیەوە هاتووە ئەو کتێبە پێناسەیەکی وردمان بۆکە لەسەر وشەی ڕۆمانسی ڕۆمانتیک بە هەموو دایالەکتە جیاوازەکانی من لەوە زیاتر نامەوێت هیچ بڵم چونکە کاکەرێم پێشێکێکی زۆر جوانیە و باسێکی زۆر جوانی کرد لەسەر گرنگی ئەم پرۆژەیە ئەوەی کامەوێ بێڵام ێستا دووبارە دەستخۆشی و سوپاسی خۆمە بۆ دەستگای ڕۆشنبیری جەمال عێرفان کاک سیروان دکتۆر تەها ڕەسوول بەڕاستی ئەم پرۆژەیە ئەگەر بەردەوام بین لەسەری و لەسەر وەرگێڕانی لەسەر خوێندنەوەشی من ئەتوانم بڵێم بە دڵنیاییەوە لە 5 ساڵی داهاتووە لە 6 ساڵی داهاتووە گرنگێکی زۆری هەبێت لەسەر خوێنەری کوردی و هزری خوێنەری زۆر سوپاس دەکەم دەست خۆش بۆ ڕوونکردنەوە جوانەکانی مامۆستا زانۆ عەلی بە دوای سەرکەوتن و بەردەوامی مامۆستا ئەیوب حەسەنیش لەم پرۆژەیەدا بە سوپاسێکی زۆر بەشدار و کتێبی ئابووری جیهانگیری و تیرۆریزمی کردووە بە کوردی دا لە بۆ ڕێزیەکەی بفەرمێت تێبینەکانی خۆیمان پێشکەش بکات
پرۆسەیە بەشدارن بەرەکی دەستگای ئیجتیماعی پلان و کاک هەرێم و کاک سیروان و هەموو لایەک بەڕاستیان بۆ سێکتێبە بەشدارین لەم پرۆسەی وەرگێڕانەیە کردووە بۆ لەم مەجارەیە دوایین کتێب کە بڵاو بۆتەوە بە ناوی تیرۆریزمەوە بەڕاستیان نووسەریەت لە سەرەتای دروستبوونەوە لە سەرەتای دەرکەوتنی ئەم چەپکۆش ڕۆبێکی تەواوەکات بۆ تیرۆریزم و دواتر جۆرەکانی تیرۆریزمیشمان پێناسیێنە تیرۆریزم لەلایەن تاک و لەلایەن گروپ و لەلایەن دەوڵەتەکانی شۆکێ بەم شێوەیەت بە شێوازێکی زۆر کورتووە بە شێوازێکی زۆر چۆڵپەڕ تیشکە خاتە سەر هەموو ئەو ڕەهەندانی کە لەناو پرۆسەی تیرۆرایەن و پێوەستن بە تیرۆریزمەوە توانین بڵێن ئەم کۆمەڵە کتێبە سەرباری ئەوەی کە پێشەکێکی تەواو بووتە بۆ چەمکەکان بۆ ئەو بابەتانی کە لەسەری نووسراوە ناساندنێکی زۆر بوو هەمەگیریشە بۆ شتەکان زۆربەی نووسەرەکان یانی ئەو بۆ سێکتێبی کە من بەشداری تیا کردەوە بۆ دەکەوتەوە کە نووسەرەکان سەرباری ئەوەی کە هەرێکیان لەو مەجاالایان نووسیوێت زۆر بە ئەکادمی نووسیوانە هەڵکیشانداوە زۆر بە شێوازێکی خود بنووسن یعنی خوێنەر دوور بخاتەوە لەوەی کە هیلاگە بەدەستی زۆر وتن لەسەر بابەتێک یان بەکارهێنانی وشە و زاراوەی زیاتر هەڵی داوە زۆر بە وردی و زۆر لە سیاقێکی جوانە شتەکان پێشکەشکات و هەموو ڕەهەندەکانیشی بگرێتەوە باسی بکات لە کتێبی جیهانگیریە نووسەریەت بە هەمان شێوە خوێندنەوەیەک بۆ ڕیشەکەیەکات بۆ دروستبوون و پەیدابوونی جیهانگیری و دواتر بێت جیهانگیری لە چەندین ڕەهەندەوە باسەکات و شڕۆڤەیەکات و دواتر ئەوەی ئابووریە لە ڕاستیان سەر ئەو پێشەکێکی کوردە بەڵام نووسەر هەوڵی داوە لەو زمانە ئەکادیمیە دووربێتەوە کە ئابووریناس پێ نووسێت هەڵدەیان لە ڕێگەی چیرۆکێکەوە لە ڕێگەی چیرۆکێکی خەیاڵیەوە بچێتە ناو دنیای ئابووری و زۆریش خۆی دوورەقاتەوە لەو ڕەهەندە شتە سپۆڕێکە کە زمانی ئابووری و ئابووریناسان بەکارهێنن بەڵکو هەوڵەیات بە شێوازێکی زۆر سادە و ساکار بۆ خوێنەرێکی ئاسایی کە بتوانێت دێت لێبگات بە هەمان شێوە کتێبێکی بەسوودە هیوادارم ئەم کتێبە ئەم سێ کتێبە کراوە لێرە و بڵاو بۆتەوە خوێنەری هەبێت و خوێندنەوەی بۆ بکەن و بیرروڕاوی خۆتانی لەسەر بڵێن من نامەوێت زیاتر کاتان بگەرم سوپاس بۆی و سوپاس بۆ ماگەبوونتان دەستان خۆش دەستی بەڕێزی شەدخۆش بێ سەرکەوتن تەمەند درێژ بی ئێمە شەوەکو ستافی جەماعەتان سپاس و پێزانیمان بۆ هەر یەکەتان هەیە یەکێکی تر و وەرگێڕە بەڕێزانی لە پرۆژەیەدا بەشدارە مامۆستا حوسێن ڕابی مێژووی بیرکاری لەگەڵ فیزیا چەند بابەتێکی تریشە پێما بێت مامۆستایان فەرموو لەسەر کار و ئەم دوو کتێبەش باش اما هم پروژه پیش سیانمان کرد و سیانی تیشه اما دو دانا هاوری برزم ناتونیانه که بریارم دیخان که درچوی زمانی و بشی مدرین زمان انگلیزی وقتیوانان میجو بیکاریه که میجوی که جبت وقتا دوشی وزنه که چی کرده و رکیو میجوی که زود تنگیتی بشه زود تنگیتی بشه دیگه تیشان فیزیا همین یه فیزیا پیانسیلی و زانستی و اوی تیشان آگامندی زمان مکتب نبینی آگامندی و زمان کردی شاید یکم نهمه شاید وشه وزنه و کتیبا زمان آگامندی شکل پرسیاره حرف بمکانم رو باید که ملوکی پرسیاره بمکان که برسه تراده که زمین تفیزیا بود برای رو در ناسی رانس زانست تراده که زور زانست استیبا گشتو نفسی بیولوژی فیزیا و تنها او بوارو تا هم آدی شرحن يعني عند الناسية كهذا فلسفة زانست كهذا هم يجاب فيزياء كشيء ولا ما كان شيء خوي زانست شيء بحال كارجاني من هو هورانش كريم أنا كارجان أمان جاكي يكشتا بقشتي كبير زانستا وقتواني شمالي وعرستان بسواني كزور ساتي دي زانستكا بشكشكا كيفاش زور سطاز وهمراي وتنبتي من جوالتان وكارجاني
دست خوش به افکار بردواندی کار زردشون لذی بسیاری مصری کردور کردی و راستی شباط فرمه سرکار و پروژه. شبكة من مثل بعض البروجكتات سنة كان فاجئة مهمة وكان تكلم بروجرام بجار بدون سنة كنت نقول شكريتو وكان ولا سجين كده كبو روشولية مثلا جرينجا وبدل وجهة ترجمة كتير وجران شنو جرينجا بو وجهة بزوجتوي بيتنو وزور بزوجتوي أدريوش في دستكاس يعني وجران زور جرينجا هم بروجكت شيء أكثر كان الآن نيونا برای سپار و نسبت هم تبکن خود سپاری بحث که او دوشن تشکیلی زود کردن بوی همو او کسانی که آنوی تیجه. اوی من که وجهان کدو اسطوره مثل من خود دوری اسطوره هست لوی که زور فراموش که ولی ناو کیما ناو شجری اما کامتی لناو کرد آوری لناو تو و اسطوره که کلا گرینتین ولا سنة تاکتین میتون مدل کوتنی بیشتر انسان و یک لفظ روانیتی لگرتون روانیتی و لجیان روانیتی و کسیارانی که همون لنا اسطوره افراد دواتر فلسفه به میراثی دواتری زانستگانی که هر کمی من به میراثی اسطوره. اوی که گرینگا شکل لفظ اسطوره باشیم ام هر همومان که بعض اسطوره این اسطوره یونان و روم زور باشیم. وقتا اوی که هر کسی کش نای اسطوره بیشتر میسیا میتولوژیکا اسطوره ناسیا راست کو آن بو یونان و روم اگرین و پیش آنها زور جاکا اصلا دانه کشته و نکاتیکا اسطوره خوی لا مزوپوتامیا و سهل دا اسطوره انوسیتوا لسومر و دستیکا و اوشکل او سرچش کلیو دستیکا حتی میره دواتر بناو گلکن که لرگی زمان و نسیم و بلابه توا و بیشتری جرادوری لدوسته سومر و میسل کلام پروگرامن حتما كنت يسمى اشتياق أولم كذا بلام ثاني مصري كابو أوي كاستقيم لنوع عين يعني عين إسلام كأكيد ولا عين إبراهيم كان أجر بو همو تيجيشتون بيستاهل لم هنا بقرينه ولا عين بقرينه كزميني ده واسه شوف استاجر ما نبت سرتاي بيتنو فلسفة الكوارع بنو كسيارة كان لنوع أسطورة هاي بهما شو عين إسلام وعين إسلام كان عين إبراهيمي خوي بشر إن في جنري مبلين أسطورة ناسي ميزوبوتاميا كذا كمان دا رجعوا ميزوبوتاميا دواتين أوش كتياتي سومرة بسومرة جنوليتيكا لندش كلامو هندوغراني هي كأسطورة آريائية أمان هموي كان ودواتوي كعين إبراهيمي وبتاوتي إسلام دروس هبت ميلاتي راسو خوي آريانا كان هندوغرانا كان لقال یکی اکادیکان بابلیکان که درجنی دوستی سومریکان. اوی که گرینگ بود اما لکاتک سری ام بابلین اما استزور مراسم مسروتی خوان هیا روزانه که زوری رشکانی اگرت با اسطوره. یکی لوانا که من باسکم مسئله بودمونه پرسیا اوی که پرسدانان و شیون جران یکی که لهره اسطوره تجربیانی که انسان کردی که اسم بو کنترین دفعان بگرینو امریکایی دقیقی سومریه خونکی دموزیه که چون میگیرتو دواتر کشکو دایتو هاوجینکی شیوانی وارگرد و چمری و تکستانه چی من سری چمری کردشون کردوه که زور جر امریکا دوباره بود و هنی زور هیا لو چمری هنده ابینی ها باشه لگال سومری شاکر تقریبا 4000 سال بینیتی لگال سردمان ل اسلام کردین با پرسه و پرسه دانش که دیدن بود أو في الإنسان بمرجوع شون أمانة هموي أنا أسطورة وأما سيرك مدور من جرا أسطورة مصر جنجتي لو أم كتابة بنزيتي 3000 سال بيكنوي أسطورة مصر وهرسة سبب باشا تكان زوج باشا تكان باسكا واستا كتابة كي زور باشا وفوق توشرا وأوي بأسطورة مصر أشنا بينو زور كريستيان لمش ما بورجين زور خاص وامدوتا.
دەست خۆش بۆ کارکردەشمیرەتی هەر سەرکەوتوو بێت لە پرۆژەکە بەردەوام بێت ئەو خۆشەویستانی تر کە کاریان لە پرۆژەیەدا کردەوە بەداخەوە هەندێکیان لە دەرەوەی وڵاتی یان لە دەرەوەی شارن ئامادە نەبوون دووە کەس کە ڕوونکردنەوە لەسەر کتێبەکە بدات و کارکردنی ئەم پرۆژەیەدا چۆن بۆ مامۆستا پەرۆش داوا لە بەڕێزی دەکەین بفەرمێت دواتریش بەڕێزان ئەو کتێبانەی کە ئەو پەنەرە بەڕێزانی ئەنێنە کتێبێک لەم کتێبانی کە باس کرا یان باس نەکراوە لە زنجیرەکەدا هەیە بەدەستی بێنن هەمووی هەیە و ئێمە لە خزمەتانە بیکەن و مامۆستا عزیزان سڵاو زۆر جار لە نێوەتی ڕۆژنبیری ئێمە کە نووسەر کتێبێ یا هەنووسێ یاخود وەرێگرە لە بوارێکەوە بۆ زمانی کوردی لە پێشەکە زۆر ئاگەری ئەوە کە ئەم بابەتە لە زمانی کوردیا زۆر کەمی لەسەر نووسراوە ئەگەر ئەم قسەیە بۆ بابەتەکانی کە ڕاست بێت لە ڕاستیە بۆ بوارێکەم وەرگێڕانێکم تیاکردو دوو جار ڕاستەکە پەروەردەی و لەما ئێمە نابێت زۆر خەممان بێت چون نووسەری کتێبەکە خۆی کە بۆ ئۆکسفۆردیشی نووسیوە ئەویش هەمان دلەی لە ناوەندی ڕۆژنبیری وڵاتی خۆیان نەکاتە ئەڵێ ئەگەر تۆ لە هەر خوێندەرێکی کەمێ بە ئاگای وڵاتانی ئەوروپی پرسی شتێکی لەسەر فیزیا پێ بڵێ ڕستێنمان لەسەر ئەنشتاین پێڵێ زیندەوەرزانی شتێک لەسەر داروین ئەڵێ بەڵام کە دێتە سەر پەروەردە زۆر کەم خەڵکانێکە بینی شتێکیان لەسەر ژوندی ویستیرە یاخود لەسەر جان پیاژێت بۆیە خەمەکەی ئێمە لەما لەگەڵ دنیا ئەو بەشی دوا نەکەوتین شتێک من کاتی خۆی پێشتر کتێبێکی ژوندی و بەگەڕازم پەروەردە چەند هاوڕێ دۆستێک بەتابەتیوانی لەگەڵ خۆمان مامۆستا خوێندیانەوە گلەی وایە نەبوو کە کارەکە زۆر تیۆریە ئاڵۆزە ئیتر ئەم جاران ئەکرێ ئەم کتێبانیان پێبێن و بڵێن فەرمۆبەر پێشەکێکەکەی و دواتر فڕەنسەریەوە نووسەری کتێبەکە گەشتێکەکا بەناو فیکری پەروەردە لە جیهانە گەشتەکە گەشتێکی مێژوویی نییە بۆ ناوەکان لە سەرەتا گەشتەکە بەوانە دەست پێکا کە گرنگی بە ژینگە ئەدەن لە پەروەردە ئەوانە بە ڕەفتاریەکان ناسراون دیتر لە پابلۆ و تۆرەندایک و سکینەرەوە دەست پێکا دواترش دێ بۆ لای جەماعەتی ئەوانی کە باوەڕیان بەوەیە کە فێربوون ڕاستە ژینگەیە بەڵام زیاتر پرۆسەیەکی زیینی و فکریە دێ بۆ پیاژێت و بیگۆشتی و ئەوانیکە لە کۆتاییشە یاخود لە نیوەی کتێبەکە سەرێکی لە دووەندیبیەدا ئیتر زەردە دێتە سەردەمی ژوندی شتەکان ئەوە نییە بڵێن پەروەردە ژینگەی یاخود پرۆسەیەکی زیینیە جوندیوی دێ قسە لەسەرەوە کە ئایا ئەو ڕێخستنە ئەو پەیوەندی لە نێوان تاوی و مامۆستا هەیە لە نێوان بەڕێوەبەر و مامۆستاکانی چیمان پێڵێ لەسەر شێوازی حکومداری ئەو ناوچەیە بیرمان نەچێ ئێمە ئەو پەیوەندیانی لە نێوان ئەو پەیوەندی کە لە قوتابخانە ئەمان لێ قوتابی و مامۆستا دواتریش بۆ بیدارەدانی قوتابخانەکە نێوان بەڕێوەبەر و مامۆستاکان ئەمە ڕەندانەوەی وێنەدانەوەی ئەو پەیوەندیەیە کە گەورەتر لە ژینگەکە هەیە لە وڵاتەکە هەیە هەر بۆ ئیتر بێگومان کارە بەناوبانگەی ژوندیویش دیموکراسیەت و پەروەردەیە ئێمە ئەگەر دیداری قوتابخانەکانمان بەڕێوەبەر قوتابخانەکانمان ژینگەیەکی ئازاد و کراوە بێت بێگومان کۆمەلگاکەشمان کۆمەلگایەکی کراوە بێت هیوادارین ئەمە کارە بچووکەی ئێمە ئیتر ئەو پێشەکەی لە کۆڵ وەرگێڕان و نووسەرانی کە کردێتەوە کە کاری پەروەردەی کەسێکی خوێنێتەوە گلەی یەکەم کە دێتە لای هەمومانە دێتەوە ئەوەیە کە ئەڵێن شتەکە تیۆری ئاڵۆزە لێ تێناگێت خۆشبەختانە ئەم ڕۆژانەش وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی ڕاگەاندووە کە من خۆم ئێستا بەشێکم لەوە پرۆژە ڕاهێنەرانی مامۆستایانە کە بەڕاستی ئەوە شتێک بوو ئەمەی مامۆستایان ماوەیەکی زۆرە خەڵکی پێوە بینین داواکەین بە کۆتایی وەزارەتی پەروەردە هاتووە بەسەر خەت و هیوادارین ئەم کارە بچووکەی ئێمەش خزمەتی پێ پرۆژەیە بکەن سپاس بۆ هاتنتان زۆر سپاس بۆ مامۆستا پەروەر سپاس بۆ ئێوە خۆشەویستیش زنجیرە کتێبەکانی ئۆکسفۆرد ئێستا لە 1 ژمارە 59 بەردەستە تەوان ماوەکو جەوانەکان داشکانتمان کرد